کوزەڵەکانی هەڵەبجەیەوە لە پارێزگای هەڵەبجەوە لە پارێزگای هەڵەبجەین تابتان بینە گوندێکی زۆر سەرنجڕاکێش و جوان کە گوندی عەبابەیلەیە. جا لە عەبابەیلێ گەیەکتان پێدەناسێنین کە پێڵێن کوزەڵە، لە هێنە شوێن پێڵێن کویس یا کوێزەکە یا تووزک، هەمووی ناوی سەیرن. بەڵام با سەرەتا بڕۆین عەبابەیلەیتان پێ بناسێنین. کوزەڵەکان لای کاک فاروقن. سڵاو لێوێ کاک فاروق، ڕۆژ باش، چۆنی؟ باشی هەحواڵە چۆنی؟ باشی خۆش بیاخوا بێوی زۆر سپاس، خۆش بیاخوا. وەڵا هاتوون بۆ کوزەڵەکانە لە خزمەتانیان بەسەر زۆری لێ؟ لێتی زۆری لێ بڵێ. کاک فاروق لەگەڵ کوزەڵە خواردن چۆنی خۆت حەزت لێ؟ بەڵێ بەڵێ خۆم زۆری بەکارێنم، بە تایبەتی ڕێنمایەکی تایبەتیم بۆ ئەوانەی کە شەکریان هەیە، غەسپە لە سەریان، فەرزە لە سەریان ڕۆژی یەک چاپی کوزەڵە بخۆن، یەک دەستی کوزەڵە نەبابە بە ڕێژەی شەکرە دابەزێنە دەخوێنە. بەڕاستە بەس دەسەکەوێت ئاوا هەموو کاتێ بەس بەهار هەیە، چۆن خەڵک پێیکە دەست ئەکەوێت بە زستانی ژێ باڵاکەی لە 10 سانتی بۆ 6 سانتیمتر بەرزە بێ، 10 بۆ 6 سانتیمتر باڵای بەرزە بێ. بەڵێ بەڵێ گەڵاکانی شیاوە گەڵاکانی وەڵە کلۆرۆفیلی چاکی تایە، ئەنزیم دەرێ، ئەم ئەنزیمانە یارمەتی هەرسکردنی هاوکاری لێشەکە، یارمەتی لێش بۆ مژینی خۆراکە کانزایەکان لە ڕیخۆڵەیە لە لاشە هەموویە. تو خۆت کە شتێکت هەبێ بڵێن نەخۆشی یا شتێکەمە بەکارێنی وەکو دەرمان؟ بەڵێ بەڵێ بۆ گورچی لێ چۆن سێریانەکە؟ بڵێ ئەڵەن زۆر سێریانەکەی کوزەڵەکە هەموو ڕۆژێک ئەم کوزەڵە بەنۆڵە پوونگە لەگەڵ تونکە و هاڵە کۆک تێکە لەگەم وەکو حەسارە هەموو ژەمێکم ئەیقۆ هەموو ئەو ئەم لە حەسارە وەکو چۆن بە شەربەتی سەوزە، وەکو شەربەتی سەوزە لەگەڵ برنجا بێ تۆزێ ڕۆبنار و ڕۆبنار ئاوی هەنار ڕۆبنار دەم لەگەڵ تۆزێ ڕۆنی زەیتونی عەڵتوە. ئەیتامی ناخۆش نییە؟ کەمە ناوی لەوڵە کە قوڵپینەی دێ لەگرە بۆ بۆن و هاڵاوێ ڕۆنە نەعمەت بۆنێکێ بۆنی وەکو عەنبەر کوزەڵە ناوەزانستێکی پێڵەن ناستیریتوم ئەکواتیکوم، اینجا لە خێزانی براسیکاسیەیە کە زۆر کات پێڵێن جێلاسی سپینێ و ئاو. گەڵاکانی بەم شێوەیە، ئەمەش لاسکەکەیەتی باریکە، گەڵاکانیشی ئاوایە، بە شێوازی کۆمەڵ ئاوا دروستە بن گەڵاکان، یەک دوو دانە لە دوای یەکاوی سەرەوە تۆزە گەورەترێکە.